بینەرانی عزیز و خۆشەویست لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لێرەم لە پێشەنگایەکی بە خێوکردنی پەلەوەر و باڵندە. لێرە کۆمەڵێک چیرۆک هەیە دەمەوێت لەگەڵ خاوەن پەلەوەرەکان خاوەن باڵندەکان بدوێم با بزانم چیرۆکەکانی جوانی و بەخێوکردن لەلای ئەوان چۆنە. هەریەکەیان خزمەتێکی زۆری هەیە لە بەخێوکردنی پەلەوەر و باڵندەدا. جا بەشێکیان خولیایانە هەر حەز دەکەن باڵندە و پەلەوەر بەخێو بکەن، هەشیانە بۆتە سەرچاوەیەک بۆ بژێوی ژیانی. چەندێک ئارامگرن لە بەخێوکردنی پەلەوەر و باڵندەدا، لە پاڵەوەدا کاتێکەوە دەستنە نێو پەلەوەر و باڵندەکانی خۆیان لە دیاریان دادەنیشتن، سەیریان دەکەن، خەمەکانیان کەم دەبێتەوە. ئێوە لەگەڵمان نابن، بیسەر و بینەرمان بن، با بزانین ئەوان چی دەڵێن. لەگەڵمان نابن. لە کوردستانی ژەو ڕێژە زیاتر هەیە لە چاو شارەکانی دیکە بەچی بەشداریتکردنیە خەڵک ینی عەرەبەکان زیاتر لە شامەوە لەگەڵ هەزازی ئەڵمانی. ئەجا باسەکەم لەو کە بزانم ئەوە چۆن بەخێو دەکرێت، بەخێوکردنی هەروەکو پەلەوەری دیکە ئاساییان دەبێت بە تایبەت بەخێویکەی. ئەوانە برێنەری حتمما فەرقەچی هەیە لەگەڵ پەلەوەری خۆمان بە حکمیەوە ئەوانە پەلەوەری جوانینە. ئەو پەلەوەرانە تا برێ یعنی خزمەتیان کەمە گرانە. جۆرەکانی ئەو پەلەوەرانەش یعنی بابرێن هەموو بەخین ناسرایە، مەسەلەن خینی پیۆ شامۆ یان بڵێن کرێملینگ یان بڵێن ئەبوو عەلی دانیمارچی، ئەوانە هەموو خاوەنی خوێنەکانن. لە عێراق ئێستا بڵێن ئەوانە زۆربەی تیر لەکنەمە دەست دەکەن عەرەبەکان. لێرە دەستەکەن عەرەبەکان؟ لێرە دەست دەکەن عەرەبەکان لەبەرەوەی ئەمەی کوربەوەی مەشهوور یانی تیرەکان بە خۆمان چکە مەرەقمانە ئیسرات دەکەن لە ئێرە. کوردی خۆمان زیاتر حەز لە ئیسراتە. بە حکمەوەی عەرەب تۆزێک زەحمەتی لۆی ئیسرات بکە، لەکن کوردی لۆوان دەچی. پەلەوەری مەش لەوان جوانترە، پەلەوەری مەش لە ئیوان گرانترە. باشە پێم بڵێ نرخەکەی چەندە؟ ینی لە چەند دەست پێ دەکات تاوەکو چەند؟ بەخۆی ئەوانە بەرم لە 2010 هەتا 2022 لێنەوەن 4000 دلار هەتا دەڕۆیشت هەتا ینی 10000 دلاریش دەڕۆیشت. بەس لە ئێستادا ینی با بڵێن ئەگەر گرانەکان لە هەولێر دەکاتە 1200 دلار، 1000 دلار، 800 دلار، 900 دلار حسب مستوای تیرەکەیە. ئەگەر با بڵێن یان لێستا سعرەکەی بڕی دابەزێ بە حکمی بەخێوکەری گەلە زۆر بە. هۆکاری ئەوەش بە مەسەلەن خەڵک زیاتر دایتێ دۆست و هاوڕێی خۆی و خەڵکیش لی نەزانێ بڵاوی کردەوە زیاتر تیرەکەت بڵاو بوویتەوە لێ نرخەکەی دابەزیە. دەنا ئێستا برێ ئەو تیرە ئێستا من بخۆم ئەوە داوای 800 دلار لێ دەکەم. ئەوە داوای چەند دەکەی؟ 800 دلار لێ دەکەم. ئەگەر با بڵێن 2019 بە ئەو تیرە تقریبا 3000 دلاری دەکرد، 2500 دلاری دەکرد سعرەکەی، بەڵام سعری بری سار بە سار دابەزیە. ئێستا نەوە ئەچکۆم ئەوە هەزازی پێدەرن، هەزازی ئەڵمانی. ئەوە هەزازی پێدەڵێن؟ بەڵێ ئەوە هەزازی ئەڵمانی پێدەرن. پێشتر ئەو مریشکە ئەمن ئێستا ئەو مریشکە 7 ڕقم پێدایە، 7 ڕقم پێدایە وەخت خۆی پێش ساڵەکی. ئێستا دا مریشکە 300 دلار دەکات، 250 دلار دەکات. ئەگە کڕیاری خۆشی هەبی ها بڕی دابەزێ بە هۆکاریەوەی بەخێوکەری زۆر بووە. چەند ساڵە بەخێوی دەکەیت؟ ئەم بخۆم هەر لە منداریەوە بەخێو دەکەم، بەڵام بۆچی بڵێ پەلەوەری شامی ئیجوانی ئەم لە ساڵی 2014 بەخێو دەکەم. 2014 ئارێ وڵا. ئەوە حەزی خۆت بیان سەرچاوێکی ژێوی ژیانتە؟ هەم سەرچاوی بژێوی ژیانمە، ئەم چکە هەم دووسکەیانە دەفرۆشم، هەمیش هەر لەو حەزی خۆم بەخێو دەکەم. چکەمە دوو بابەتمان هەیە لە ناو جیانی پەلەوەر. یەکێکمان هەیە لۆ جوانی بەخێو دەکا، تەنها لۆ خۆشی خۆی بەخێو دەکا، هەشە بەخێویش دەکا و دووسکەشی لێ دەفرۆشتەوە، معامەلی پێوە دەکا. ئێستامە خەڵکمان هەیە بەخێو ناکە. من نەفەی دەناسم چەند بەخێوکەرێکی گەورەنە ئیسرات دەکەن لە وڵاتانی هیندستان، هندی دێنە کوردستان دەفرۆشن، هەزەی دێنە ئێرە، با بڵێن ئەڵمانی دێنە ئێرە، توجارەتی پێوە دەکەن. ئەم یەک بەخۆم فەیسبووکەکەم هەیە مامەڵی پێوە دەکەم لە ئوردن، لە لوبنان، لە سووریا، لە تورکیا، لە ئێران، هەر ئەو خەڵک لە ئێران نامی لۆ من دەنا دەیگۆ دەمەوێت مامەڵە لەگەر بکەن تێری لۆم بنێری لێت بکڕمەوە بفرۆشین. ئەم لۆ سەدا هەفتەی شارەکانی عێراقم ناردی هەتا ئێستا بە حکمی ئەوەی تێرەکە لە لای مەزۆرە، بەڵام لە جنوبی عێراق و لە وڵاتانی دەوروبەر زەحمەتە ئیستراحەتکردنی، بەڵام لە هەرێمی کوردستان ئاسانە ئیستراحەتکردنی. زۆر باش. ئەو هەزازە نرخی چەندە؟ ئەو هەزازە ئەمن ئێستا ڕاستی درم نایە بیفرۆشم، بەڵام ئەگەر بیفرۆشم بەخۆم داوای 750 دلاری لێ دەکەم. لۆ درت نایە و لۆ هی نایێت؟
والله لو عرضی هینایتم لۆی خەڵک بزانانی ئەمن ئەو کوالیتیم هەیە ئەو سیستەمەم هەیە ئەو شتە ئەو بابەتەم هەیە هەتا خەڵک داوای جووچکەم لێ بکە داوای با بڵێن هێلکەم لێ بکات حەزم لێ چکە من ڕاستی لۆ خۆم بەخێو دەکەم بەڵام شوێنەکەی مش محدودە ئەگەر 100 قل لۆ چییە حتمما پێویستە دەبی بەزی لێ زیادکەی و لێ بفرۆشی لێ بڵاوکەیەوە زاحسا بینەران دەپرسن دەبی هێلکەی وەی نرخی چەند بی هێلکەی وێ ئەمن لە وڵاتی ئوردن دەێم هێلکەی بە 35 دلاری یەک هێلکە بە 35 دلار بەڵام لە هەدەمی کوردستان برادر هەبووە هێلکەم بە چ لە زایداتی بە 35 زایداتی بە 6 زایداتی ئەمن هەر ئەوڕۆ دوو چکەم ناردە مەحافەڵەی سامەڕای دوو برادر بم کات خۆی تەیران لە دەکەم گوتیان حەزمان لە دوو چکەم لۆ ناردن بە چاوەڕقی دوو چکە زۆر زیاد دەگوتری ئێوە کاتێک کە هێلکەکان دەفرۆشنەوە ناتانوێت بەرامبەر سوودی لێ بینی بەشێک لەوانەی کە هێلکەکان دەفرۆشنەوە با بڵێم هێلکەکە پیس دەکرێت ئەو جە دەیفرۆشن بەڕێزم ئەمە کێشەکمان هەیە لەگەڵ بەخێوکەری کورد بەخێوکەری کورد تەبیعەتە کوێ ئەوانەی نەکە با بڵێن لە مێژە تێرەکان هەیە بەڵام ئەوانەی نەزانن کە هێلکەکانی دەبەخشن لە ئێستا دابوون و نامن تێرە بە 12 وەرەقەی دەکەم گوناحا من هێلکەکەی بچم بە بدەمە خزمەک دۆستەی لێ نازانین دەباتە مەدانی دووسکەکەی بە 200 زای دەفرۆشتەوە خەڵک دەبن دەستی دەستێنن خەرچیش بیرروباڕی وایە ئەگەر 500 چی لێ خرکتەوە بەڕێی دەکات تێرەکە نایهێڵتەوە لەک نەخۆی ئەمن ئێستا یەک بەخۆم هێلکەم نردیتە ئوردن لە هەفتە هێلکە یەقل هەر ناتە دەگەی بەخێوکەریش هەیە ڕاستە فێڵ و فرتی لەگەڵ دەکە دەی کوڵێنی هێلکەکە یان با بڵێن جوولەی زۆر پێ دەکە حەزلێنێ بەزری براوەتەوە ئەش لە باوەڕ ناکەم جێم لێ نەبووە تا ئێستاوە یعنی ئەگەر بڵێم 6 سال دەبی ئەو حاڵەتەم جێ لێ نەبووە یعنی یەکە فێری لێ بکە لەو هێلکە سیارەشی ڕاشکاوانە خۆتی فرت و فێڵەش لەگەڵ دەکەی ئەمن لەو خوای بە زیاد بێ ئەمن تقریبا ساڵی 2014 ئیشی من پەلەوەرە لە بابەتی زۆربەی تێرەکانیشم کردیا الحمدلله هەتا ئێستا ڕۆژێک ئەگەر خراپم هەوی پۆستم لەسەر دەکرێت بڵاو دەکرێتەوە خەڵک گرێ من دەکا لەو خوای بەزار تا ئێستا نە خەڵک گرێ لێم کرێت نە پۆستی لەسرم کردی و نە کێشەشمەوە الحمدلله سلااوت لێبێت سلااو لە توش برایەکەم لەو پێشەنگایی بەچی بەشداریت کردووە بۆ کەڵە شێرەی ئیسترادە لە ئەڵمانیا ڕاتە خینەکەی چییە؟ خینی ستێڤانیا خینی ستێڤانیا عکەمەکی بەناوبانگە لە ئەڵمانیا پەلەوەرەکانی شتەکانی جوانە کەڵە شێرەکەش ئەو شامۆیە ئەوانەی زیاتر لێ دەزان و خولیان نەدەزانە و کەڵە شێرە چیە و ئیدی ئەو شتانە باشە پێم بڵێ لە کێوە خولیای بەخێوکردنی پەلەوەر و باڵندەت هەیە بە قورآن من وە خۆم لە منداڵیەوە پەلەوەر و مریش و کەڵە شێر وشتم هەبووە بەس لە 2010 و 19 دەستم بە ڕاگررتنی ئەڵمانی کردیا چەندانەت هەیە وڵی من دێو دەڕۆ ینی زیادەکردن و فرۆشتنی پێ دەکەم و بۆ خۆشم ڕای دەگرم 5 دانێ 6 دانە عالێ نەیتم ینی بۆتە سەرچاوێکی بژێوی ژیان لە بۆت بژێوی ژیانەوەی دوێ عەز و خولیە و دەهاتیە و زەرەری دەبی و قازانجیشی دەبیتن بەخێوکردنی ئاسانە بە قورآن بەخێوکردنی زۆر ئاسان نییە چکەوانە بڕێک زەحمەتە بەخێوکردنی ئێستا لۆ نمونە من خواردنیانەیە خواردنیان گرانە و چەوەی نیە ئێستا مریش کوردی هەیە هەر بە برنج و بۆ شتانە بەخێوی دەکە خواردنیوانە چیە گرانە تێکەرە شتە کرمە و ئەنوانی تێکەرە شتە گرانە بۆنەوە چەندی مەسروفە لە مانگە بە قورآن 6,000 7,000 عنیت پەلەوەری ئێستا لەوانەیەگە تو 4-5 پەلەوەر دەبی ماگانە 300,000 250,000 بەس بە خواردن و ڤیتامینات و پرۆتین و شتانە دەڕواتن ئەگەر 4 دانە هەبی ماچێ تقریبان 300,000 مەسروفە ئەگەر بتوێ خزمەتەکی باشیان بکەی ئاگال لێیان بی و بە جوانی بەخێویان بکەی بەڵێ دەڕوە زۆر باش ئێستا ئەمەیان ئەو کەڵە شێرە نرخەکەی چەندە ئەویان ئیسرارە تقریبی نرخی 600 دلارە 600 دلار زۆر باش کاتێک کە دەچێت ناو پەلەوەرەکان چەندێک حەز بە ئارامی دەکەی خەمەکانت دەڕەوتەوە وڵا زۆر خۆش یانێت و جارێ بەشەر مێشتی مەشغوڵ دەبیان بڕێک ناڕەعەت دەبیان سەر و دری ناخۆش دەبی کە دەچێت دیاریان خۆل لەبیر دەکەی یعنی تام چێژەکی خۆی هەیە بەڵێ چەندێک ئاگاداریانی کاتێک کە نەخۆش دەکەون زوو خەمیان لێ دەخۆی هەر نەخۆش بکەویت ناردەم و دەسا بگەمەوە مارە بدینم تەیرەکەم عێد زیان ناساغیان نەخۆشیەکە و سەر تەلەفۆن و دکتۆری دەکەم دەرێ ئەو منوە هاتم هەر پێشوی بگەمەکەنی دەرە ئایبەکەشی پێ دەرم دەرەبیینە و خەمت نەبێ دەم و دەست دەیبم خەمەکەت هەبووە ناڕەحەتێکت هەبووە لەگەڵەوە بچێ دیاریان دابنیشیتر حەز بکەی کە ئارام بیەوە طبعا ئەو حەز و خولیە ینی لە دیاریاندا دەنیشکە و کەڵ شێرە خاستە کە بانگ دەدا 2000 بار لێک دەداتن و خۆل لەبیر دەکەی دی تاوم چێژەکی خۆی هەیە سڵاوت لێبێ ئەم کاتت باش بابزانم چۆن ئەم شەو لێرەی بەخێرەوە سەر چاند وەڵاو ماگانە بۆرسە دەکرێتەوە ئەوچ پێشانگایکی هەر یەک تێری خۆی دێنێت لە توخمەکانی ڕەسەنی کوردی و شام و عێراقی و ئەوزارێک لەسە قیاس و جوانەکانی خۆی
هاتوو بە هیچ بەشدار کردیان تەنانەت سیر دەکەیت. وەڵاو زارە بەس هاتمە سیر دەکەن هەر لە قسمە بە خێوکاری شامۆی ئەڵمانیە. زۆر باشە چۆنە بەشداریت نەکرد؟ وەڵاو بەس عرز بوو فیستیڤالەوە نەبوو تەڵەبیش دەڕوە قیچەشکە کامە جوانترعکەم دێتماشیان دەکات زۆر ئامی حازرم نەبوو. نەکرێت و کامەی جوانترینە. وەڵام لە خۆم نارم ئەو شامۆی ئەڵمانی بە خێو دەکەم هەرەوە پێ جوانترینە هەر لە بەژن و لە باڵا و لە ڕەنگەکان و لە دەفە و بە مواسەفاتی خۆی. باشە لە کێوە بەخێویان دەکەیت؟ ڕانگەی 3 سال دەستم کردەوە شامۆی ئەڵمانی وچیتکە تورکیمە بووە عێراقی تێکەرە هیندی ئەوانە. باشە بەخێوکردنی شامۆی ئەڵمانی تۆزێک زەحمەت نییە؟ هەموو شتێک خزمەتەکەی خزمەتە دەکاتەوە ئەو تێرەژەوە هەم لە ڕووی خواردن و جێگە و لە خۆی سێشتە مەجال جێ ئەو خزمەتێکە دەیکەی بەجێرە ئەوش خزمەتە دەکاتەوە. جات و ئەو جێ ئەو مەجالت هەیە؟ ئەڵام لە باش بەس جێکەم قیچەکەی جە سایشاڵی چا دەکەی. ئینشاءڵڵا پێم بڵێ چەندێک خەمەکانت دەڕەوتەوە کاتێک دەچێت دیاریان دادەنیشی و چەندیش لە ناویان دەبی؟ ڕازە بە نسبەت هەرە لەوەیە هەلۆی خەما پێ باکەین دەنا لۆ قازانجی لێ ناکەیت نانە بگرە زەرە لێ دەکەیت ئەوەندە خەفەتیان لێ دەخۆی پارەش بکەنە و پارەی ناکات و بای خەفەتەکە بەسەر خۆشم لۆ جوانی ئەوەکەی دەرت پێ دەبتەوە ئێستام لە خۆم لەوە زیاتر لەو عەزمە. چەند دەچێت ناویان ڕۆژانە چەند دەچی؟ وەڵامی زۆر سپێنە هەر لەگەرە و لەگەر ئێوارانیش ئەوی کەشکەنج مەجالە بوو لە ناویانەوە. زۆر باشە چەند دانت هەیە لە شامۆی ئەڵمانی؟ وڵعالیان ئێستا چامری ژوور کەرە بابەکەم لەگەر جوستکە و شتانەکە ئێستەوە بەخێویان دەبێت. باشە مەسروفیان چەندە لە مانگێک؟ وڵات تعلی نارێت چکارە خوانە جداد ئێستا معلفێکە دەکڕم چیلۆی 2000 دۆستی ئایوازی چیلۆ بە دووسەی دەکرێت بە سێونی حەسەبەوەی کە دەیان دێ. خزمان دۆستان هاوڕێیان داوت لێ ناکەن بیان دێ؟ وەڵا لە بەرەبای خۆم بەزم بەخێو دەکەم هەرم کەیفم پێ دێ وان کە کەیفیان پێ نایە برادەر و چیتکە شەیتی بەزەوتە توخمیتیانی عێراقی و خۆمانە و ڕەسەنی سەربەکرایی خۆمانەوەوانە. باشە گرانترین پەلەوەرکە کڕیبت نرخەکەی چەند بووە؟ وەڵامیە بەخۆم گران پێ نادەم زۆر چاوەڕەقە سێتەزە پێم دابی لۆ یەک تێری چار وەرەقە لۆ کەرەبای و شامی ئەڵمانی مریشکەکانشی دوونە سێوا دەیکە ئەگەر لەسەر مواسەفات و خینەکەی مەزبوط بوو. هەیە چەندی بەخێو دەکەیت؟ وڵی الحەمدوللا باشمانەیە نەخوای بەزیاد خوای بەزیاد چت هەیە؟ ئۆشامۆ ێزە شامۆیەکەت چێندەریە؟ ئەڵمانیا ئەڵمانیا بەڵێ زۆر باشە شامۆی ئەڵمانی بەخێوکردنی ئاسانە؟ ناوەڵڵا ئەرک و مادومنێکی زۆری دەوێت لەبەر چێ؟ بە قورئان تێرێکی ناسکە بەعام ئەڵمانی تێرێکی ناسکە خزمەتکردنێکی باشی دەوێت زۆر پێوە هیلاک دەبی ئەبێ شارەزاییتە بێ شارەزایت نەبیت؟ بەڵێ زۆر باشە ئەی کاتێکە دەچێن ناویان چەندێک خەمەکانە دەڕەوتەوە؟ خەمەکان زۆر دەڕێت ئێستا من تێرم نەبێ ناوێمەوە یعنی ناتوانم ئەوها شوێک ناوەڵە لەگە خوێنم تێکەڵاو بووە لەگە خین تێکرد ئارە وەڵڵا ئەگە تێرم نەبێ ینی ڕۆژانە دوکانم هەیە ڕۆژان لەوانە 2000 3000 بچمە ماڵێ بەس لە بەخای تێرەکان ئەوەندەت خۆش ئارە وەڵڵا لەگە خوێنم تێکەڵاو بووە لەکەینی ئەوها بەخێویان دەکەی هۆگریان بووی؟ ئەمن تقریبی 10 ساڵ 2 ساڵت بەخێوی دەکەم 12 ساڵ بەڵێ ئەوە خولیای خۆت بوو دروست بوویان با بڵێم لە پێشتردا باوکت بەخێوی کردووە چۆن بووە؟ هیچ کەسێکمان بەخێوی نەکرد بەسەر خولیایەک بوو عەزەکەم لێ بوو بەخێوم کرد. با بڵێم گرانترینیان کە کڕی بێتە تا ئێستا نرخەکەی چەند بووە؟ وەڵا هەمان بووە و سعرشمان پێداوە بەس ناکرێ ئەمە شتێک بگوترێ خۆش نییە بەڕێز زۆر باشە ئەی ئەمڕۆکە لەو پێشەنگایە کە کراوەتەوە چەند دڵت پێخۆشەکە پەلەوەری جیاواز دەبینی و چەندێک خەمەکانی تو دەڕەوێنتەوە؟ زۆر خەمەکان دەڕەوێنەوە یعنی ئەگەم فیستیڤالێک شتێکی وایە بێ نێم تەعامل ناکەم هەر عەزم لێ خولیایەکە بۆم دروست بووە. کەست ناسیە لەو زۆرە پێشەنگانە؟ بەڵێ زۆر بە زۆریان برادر و دۆست و برادر یەکترین زۆر بە زۆرمان یەکتر دەناسین لە ڕێی فەیسبوک و لە ڕێی ئەشتانەوە. باش ئێستا کردیتە سەرچاوەشی بژێوی ژیان لە بۆ خۆت؟ بەڵێ هەتا ڕادەیەک بەڵێ ئێم بەس من بۆ ئەوە نایکەم یعنی عەزم لێتی خولیایەکە گەنا بۆ کڕین و فرۆشتن نایکەم زۆر بەکەمی لەوانە کڕین و فرۆشتی پێ بکەم ئەگە تەیرم زیاد بکە یان بیدەمە دۆست و برادر. هەموو کەسێک ناتوانێت بەخێوی بکاتن؟ با هەموو کەسێک دەتوانێت بەس دەبێت شارەزاییەکت هەبێت شارەزایت نەبێ بەخێوکردنی ئەستەما ماندووبوونی دەوێت هەوڵ و تێکۆشانی دەوێت گەنا فەرقیە لەگەڵ خۆمانە و لەگەڵ شتانە. قوربان سڵاو لێبێت. عەلەیکوم ئەسسەلام بەخێر و نووسڵ. باشی ئینشاڵڵا. ڕای گەورەی خوا سەلامەت بکە. ئەم شەو لێرە تەنها هاتووی سیر بکەی یان پەلەوەرت هەیە لێرە؟
والله پەلەوەرمان نەیناوە فقط هاتینا یارمەتی ئەو ڕێکخراوەی بدەین و تەمەشای دەیرەکەم بکەین و هەراوەندە تەمەشاکردنی پەلەوەرەکان و باڵندەکان چ شێژێکت پێ دەبەخشی؟ وڵی چێژ تایبەتی خۆی هەم نزیک بوونەوەی بەخێوکاران هەم پەرەپێدانی تەیرەکانمانە نزیک بوونەوەی برایەتە ینی زیاتر یەکتر بناسیین و خۆشەویستی تەباییە زۆر باشە لەو جۆرە پێشەنگایانە ئەتوو خەڵکی نوێت ناسیە تەعارفت لەگەڵی کردی ئینسانی زۆر چاکم ناسیە ئینسانی وەسەد دەناسی ئینسانی خراپیش دەناسی هەموو جیلەکی تێدایە بەس وەک بڵێ ئینسانی زۆر باش و چاک و ئەوانەی تێدای لێکوانە بەخۆت چی بەخێو دەکەی زیاتر؟ بە خۆم توخمی ئۆشام و بەخێو دەکەم چەند دەبی بەخێویان دەکەی حەزی خۆت بووە چۆن بووە؟ واللهی تقریبان 2 سارە بوویمە بە خێوکاری ئۆشام و ئەڵمانی 2 ساراتیمە ناوەزای باشە بۆچی زۆربیان شام و ئەڵمانی بەخێو دەکەن؟ واللهی هەم تەیرەکە زینەیە زیاتریش تەیرەکە بازاڕیە هەم زۆر هەیە لۆ بەزرکردن بە خێوی دەکە لۆ دڵی خۆی هەیە کڕین و فرۆشتنی پێوە دەکاتن لۆ ئەو بابەتەیە باش ئەوانەیە تو کڕیتت گرانترینیان نرخەکەی چەند بووە؟ واللهی عسب تەیرەکەی تەیر بە مواسەفات دەگۆڕێ ئێستا زۆر بەمان کاگلالو هەیە لە هەولێرێ ماشەڵڵا تەیرەکانی زۆر چاکن تەیر لەکنەوی نزیک $10,000 ڕۆیشتی ئەوەی کە خۆت کڕیتۆ چەند بووە؟ ئەوەی کە خۆم کڕیومە گرانترینیان هاتە ئێستاوە 10 وەرەقەم پێدایە دەوەرەقەت پێدا 10 وەرەقەم پێدایە گرانترینیان ئەویان ناوی چ بۆی کە دەوەرەقەت پێدا بوو؟ واللهی ئیستراد بوو تەیرەکە ئیستراد بەزەمە کڕینی زیاتر کڕین و فرۆشتنی پێوە دەکەین باش ڕۆژانە چەند لەگەڵیان خەریکی چەند خزمەتیان دەکەی؟ واللهی ڕۆژانە ئەمن بەیانێکی کە پێشەوەی بچمە ئیش دەچم سەردانیان دەکەم یعنی دان خواردن و دان وانیان لە پێش دادنێن تەمەشای تەیرەکان دەکەم تاکی دەکەمەوە کە بزانم هیچ نەخۆش نینە ئاسیش کە لە ئیش گەڕامەوە فەوریان بخوا ینی یەکسەر دەچمەوە تەیرەکان هەر درم پێیان مرتا دەبی کە دەچمەوە ناویان دارسێن لەگە بەخێوکردنی تێ بەخوای ئەوانیش باش شارە زابوونە لەگەرم ئارێ وڵە ئەوانیش یارمەتێکی چاکم دەدەن لە خوای بەزیێن کاتە کە تاخیر بی تەلەفۆنیان لۆ ناکەی دانیان بدەنی ئاویان بدەنی بەرێ واللهی الحەمدوللا یعنی یارمەتێکی چاکم زۆر زار بەخۆم کە لە مارێ نەبوویمە خێزانم داچی مندارانیشم فێرکرد هە دەرزی لە تەیرەکانمدا دەرزیان لێدا و عیلاجیان داتێ لە خوای بەزیێن زۆر پاڵ پشتیم دەکات وەت نەکردی ئەویش هەر خۆشەویستێکی لۆ دروستبی؟ حتمەن بەرێ وڵە هەر زۆر جارە من تەیری کە دەیکڕم یان دەی بە مەمارێ تەمەشا دەکە یان دەرێو تەیرە جوانە یان دەرێو تەیرە جوانی جوانترین تەیر دەکەنێت و چیە؟ با بڵێن جوانترین پەلەوەر باڵندا کامیان دەکەنێت و زۆر جوانە؟ جوانترین باڵندا لە لای من ئۆشام و ئەڵمانیە ئەوەی کە مەقسەد نمونە ئەو مەبەست پەلەوەرە پەلەوەرە بەڵێ ئۆشام و ئەڵمانیە زیاتر ئۆشام و ئەڵمانی زیاتر ئەمە عەزەکەمانە و کڕین و فرۆشتنیشی پێوە دەکەین ئەگەر لە بسوچیەوە بەخێوی بکەی لە جوسکەیەوە کە جوسکەی هەتا پێدەگاتن چەند ساڵی دەوێت؟ جوچکە لە یەک ڕۆژی جوچکە 6 مانگ ئەف مانجی دەوێت کە پێ ڕادەکەن نمونە ئێستاوە ئەو تەیرە 6 مانگونی لۆ ئەف مانجیە تەیرەکە تەواو لۆ تو ئازر دەبی لە ئەف مانجیتەوە و تەیرەکەت ئازر دەبیتن بەس تەیر چەندی بکەوتە ناوتەمەن کە لە ساری ئاودی بوو تەیرەکە تەواو ئازرە پێگەیشتووە کە لە ساڵی ئاودی لە ساڵی ئاودی بوو تەیرەکەی دوو تەواو پێگەیشتووە بەخێوکردنی پەلەوەر سەرەتا دەپرسم چەندێک پێویستی بە ئارامگرتن هەیە؟ یەکجار زۆر پێویستی بە ئارامگرتنە لەبەرەوەی هیچ کاتێک پەلەوەرێکی کوالێت بەرز بە ڕۆژێک و 2 ڕۆژێک نا بە ساڵێک و 2 ساڵیش جاری وهەیە ناگاتە دەستێک. چەند ساڵ دەبی خەریکی بەخێوکردنی پەلەوەری؟ وەکو خۆم لە منداڵیەوە نزیکەی 29 ساڵ زیاترە من ینی وەکو خودی خۆم پەلەوەری بەخێو دەکەم لەبەرەوەی وەکو میراد لە داپیرم لە بۆ بابم لە بابیشم لە بۆ من مایتەوە ماشاءڵڵا یعنی لە بۆ تو مایتەوە؟ لە بۆ من مایتەوە. زۆر باشە. سەرەتا چیت بەخێو دەکرد؟ سەرەتا هەر لە بیدایەتڕە ئەمە هەر قاز کەم بەس مراوی مریشتی خۆمانە و شامۆی عێراقی کە ئێستا مەسەلەن زۆر باوە ئەوانەمان هەر بەردەوام هەرا بووە. زۆر جێم لە شامۆی دەبی شامۆ چەند نەوەی هەیە و نرخەکانیان چۆنە؟ بەڵێ ئەمن وەکو خودی خۆم نزیکەی لە 2015ەوە بەخێوکاری شامۆی ئەڵمانیمە لە 2015 کە یەکەمین جار ئیستیراد کرا هاتە کوردستان. شامۆ بەخۆی دابەش دەبتە سەر 4 بەش. ئەو شامۆیە
پاشانەکە کو شامۆیە دوای تو شامۆیە شامۆشمان هەیە ئەو شامۆیانە یعنی دابش دەبنە سەرچە ئەو شامۆی کوالێت بەرزەی کە ئێستا هەیە و سعرەکەی زۆر بەرزە ئەو شامۆی ئەڵمانیە ئەو شامۆی ئەڵمانیە ئەو شامۆی ئەڵمانی پێکهاتەی دووخینە ساکەهای یابانی لەگەر شامۆی ئەڵمانی ئەو دووخینە لێک درایە لە ساڵی 1954 پەرە بەو خینەی درایە هەتاوەکو ساڵی 1991 ئەو خینە هێشتا لە ئاستەچی نزمدا بوو بەس لە پاشی ساڵی 91 لە بۆ 2015 ئەو خینە زۆر بەرز بووە وە کوالێتی زۆر بەرزی بەرهەمینە لەخوای بە زیادی ئێستا وەکو تیجارەت وەکو مارکێتینگ لە سەرتاسەری جیهان مارکێتینگ بە پەلەوەری ئۆشامۆی ئەڵمانی دەکرێت کەوا پەلەوەرەی زۆر ناوازەیە زۆر تایبەتە زۆر دەگمەنە هۆکاری گرانمانەوەکەشی ئەوەیە لەبەر ئەوەی هەموو پەلەوەرەکان وەکو خۆی ئینتاجی ناداتەوە لە بۆ نمونە داکوبابەکی فول کوالێتی ئۆشامۆی ئەڵمانی کاتە کە لێ دەدەی جوچکەیان لێ دەگری لەوانەیە لە 20 جوچکەی 3 جوچکە یان 4 جوچکەی کوالێتێکی بەرزت بداتێ باقیەکەی دیکە دەگەڕێتەوە سەر یان شامۆی یابانی یان دەگەڕێتەوە سەر شامۆی ئەڵمانی یان مەسەلەن دەبتە شامۆیەکی ئاسایی کە شامۆی ئاسایی وەزنی لە 3 کیلۆ لە 3 کیلۆ نیوی تێپەڕ نادا بەس ئەو شامۆی ئەڵمانی وەزنی لە 4 کیلۆ لە 4 کیلۆ نیوی تێپەڕ دەکات و قیافەشی لە سەروی 75 سانتیمی بەرزتر دەبی هەتا دەگاتە 85 سانتیم ئەتوو ئەوەی هەتا ئێستا کڕی بت گرانترینیان نرخەکەی چەند بۆ چەندت پارە پێدایە وەکو خۆم هەتا ئێستا وەکو کڕین لە 20 وەرەقەی گرانترم پێ نەدایە بەڵام وەکو بە خۆم ئاگادارم برادری زۆر خۆشەویستی خۆم لە نەفسی ئەڵمانیای لە بۆ ئێرە نزیکەی 2 دەفتەر و هەندێک لەسەری ڕاوەستایە 2 کەرەبا بوو 8 مریشی کە لە ئەڵمانیا کڕیتی هەتا دەگاتە ئێرە لەبەرەوەی نەقلی گرانە و لەوێن دەریش مەسەلەن ئەو پەلەوەرانە کوالێتیان هەیە ئەوەی کەوا کوالێتی زۆر بەرزە دەبی نرخەکی زۆر بەرز پێ بدەیە جە بەس ئەو نرخە کاتەکە لە سوۆسیال میدیای بڵاو دەبتەوە تۆزێک کێشەماڵ و دروست دەبی درێنە دیێگە مرد ناوەڵە شتەکە ڕاز نییە تەماشاکەن دەرێتن چێ ئەمنی شەر ئەو نوع کەرەبابەم هەیە وەرە بە 100,000 بدەمی خۆڕاز دەکە عینەن کەرەبابە عینە خین و گۆشتە بەس هەمان کوالێت نییە هەمان بەرهەم نییە یعنی هەموو کەڵەشێرێک هەر کەڵەشێر نییە زۆر باشە چەند لەگەڵ ینی ڕۆژانە وڵا زۆربەی زۆری کاتەکانمی گرتیە ئەرە وڵا یعنی سەن لە بۆ نمونە سبێنان هەردەستم هەتا دەوروبەری سعات دەدە و هەندێک دەبی هەر لە ناویان بم شەوێش کە دێمەوە بە هەمان شێوە دیسان وەختەی زۆر دەبە زۆر باش چەند خەمەکانە دەڕەوێنتەوە زۆر ئەمن هەموو جارێ قسە چی دەکەم دەرێم پەلەوەر باشترین نهێنی پارێزە باشترین نهێنی پارێزە لەبەرەی لەو سەردەمە چی داینە نهێنی پارێز نمایە ئەوانەی عاشقی پەلەوەرن و بەخێوکارن لەخۆیان لەکەم دیشکەرە بابەکان دادەنیشن دەردە دڵی دەکەن لەکن کەس باز ناکەن چەندێک خەمەکانی خۆت لەیان باز دەکەن زۆر نارێم قەت یاین دەردە دڵی خۆت بکە دەردە دڵیەکانە دوو کەس ناجێڕنەوە زۆر باشن لێیان دەجێڕیەوە لێیان هەر هەموو بەخێوکارە قسەی تویان نەجێڕایتەوە نا قەت لەی جێتی جێمێ نەبوویتەوە السلام علیکم وعليكم السلام ورحمة چۆنی بە قوربان والله باشم زور یا خۆ باشبی ئەتوو چت هەیە چ بە خێو دەکەی بلبل وتيرعب وتيرانا بخوكم بولبولت هەیە چ بولبولەکەت هەیە والله نوع رنگا كان يعني يستلبون من كوكتيل غندوري أنا کو بە خێویان دەکەی پێم برێتیان دەدەی داني عند دمي أو شتيان دمي بس باش يعني لا ئاگات لێیانە چەندت أنا- خۆش دەوێت والله زور زۆر بابا زۆر باشە پێم بڵێ بە خێوکردنیان لە بۆ تو قورس نییە لا والله قورس نییە زۆر باشە چەندت ئاگا لێیانە تەمەشایان دەکەی لە گەریانی ئەوها دیقەتیان دەدەی نەخۆش نەکەون والله زور تمشايا كما بين خوشنا أجانا خوش كتن يعني أم بين دكتور وأنا باش دەنجی بولبولی خۆشە لەکنت أنا والله زۆر أنا والله باشە زیاتر حەزت لە چنەوە بولبولە چیە والله هو ببغاء أنا زیاتر حەز لە ببغایە لەسەر کەوتو دەبی ئینشاءڵڵا سەلام عەلەیکوم عليكم السلام چۆنی بە قوربان باسم والله یان خۆ باشبی ئەم شەو لێرەی هاتووی بەس سیرکە یان کەڵەشێری خۆشت لێرە هەیە لا يكلا الشيء خوش نهري هي باشە ئەو حەز و خولیای بە خێوکردنی کەڵەشێرت کولۆ دروست بوو
وڵای بەغم حەزمە هی کەڵەشێرە باشە هەر خۆت لە ماڵەوە بەخێوی دەکەی یان بابیشت بەخێوی دەکاتن لای وردێکمان بەخێوی دەکەین یعنی ئەتوو بەجیایەتت بابیشت بەجیایەتی بەڵێ زۆر باشە بابت چەند دەبی بەخێویان دەکات ئەتوو چەند دەبی بەخێویان دەکەی تقریبان وڵای دو سارت ئەو ڕادەگرین ئەوە کڕیدیان ئی بابت بوو لێت وەرگرت ئەوە بەخۆی فەرقی خۆمانە زۆر باشە پێم بڵێ چەند ئاگات لێیانە چەندت خۆش دەوێت زۆرم خۆش زۆر خۆش دەوێت ئاگات لێیە کە نەخۆش نەکەوێتن عیلاجی بکەی دەرمانی بێ بەڵێ ئەگەر نەخۆششکەون بینێتە دکتۆر بەنسبەت بەخێوکردنەوە بەخۆ ناوی سێلچی پێ دەرێن ئەمە پێ دەرێت شعریە بەخێوکردنەکەشی ئاسان نییە بەڕاستی دەبی بە خزمەت بی زۆر چونچەوە مووەکانی تۆزێک زعیفە یعنی تۆزەکە بنی پیسبی زۆر ناشرین دەبێتن سعرەکەشی وەڵاهی لە 200 دلاری دەڕوا هەتا 600 دلاریەوە بەنسبەت بە جۆرەوەی کڕیار کە ڕەواجی لە سەبیت نییە کابرا داوا بکات ئێستا ئەمن ڕەشم نییە ڕەش بە چەندی هەبی دەمەوێت سێتەشی بکڕم بەدەستم ناکەوی چەند تەلەفۆنم کردێ لە بۆ بەغدایش دەرێن نیتمە چەند ساڵە پەلەوەر بەخێو دەکەی و جوانترینیان لە لای تو کامەیە واللهی ئەمێن لە مێژە پەلەوەری بەخێو دەکەم لە پەلەوەریش ئەم زۆر مەراقم لەو شعریانەدایە لەبەرەوەی عەزم لێیە بەڕاستی بەخێوکردنی 2010 بوو بەشداریم کرد لە فیستیڤالی لە سەیانیان یەکەم بوو دوسێ کاسم وەرگرت مەدالیە و وەرگرت لۆش حەز دەکەم لەو نوعی بەخێوکەم ئێستا لە هەولێری لەو نوعی کەمە بە دیاریکراوی پێم لە نزیکەی چەند ساڵ دەبی چەند ساڵ ئەتوو بەخێویان دەکەی ئەمن هەلە منداری و پەلەوەری بەخێو دەکەم بەس تقریبا دە سارە مریشی بەخێو دەکەم ئەگەنە تەیر و تارەکانی کە هەلە منداری و ئەمن کە خۆم ناسێت تەیرم هەبووە هەر حەزم لێ بووە بەس لە تقریبا دە سارە مریشی بەخێو دەکەم ئەوەی ئەو ڕۆدەفرۆشی بە چەندی ئەمن نافرۆشمەوەی نافرۆشم بەس لۆ جوانی بە ئەوە لە کووت لۆم هاتیە بەس لەوەی بەشداری بکەم لە فیستیڤالی مانجی 12 ئەو سارەگە خواتەمەندا دەمەوێت جوچکە لێ بگرم لە بۆ فیستیڤالی بەشداری بکەم دەمەوێت فیستیڤالەکەی قەرەبارە بکەم زوچی ئەو نوعانە زۆر کەمە ئەوەش 4-5 نوعی هەیە ئەوە بەقەڕی پێ دەرێن زەردی هەیە سۆری هەیە سپی هەیە ڕەشی هەیە ئەمن هەموو نوعەکانم هەیە بەس ڕەشم نییە عفوم کە ئێستا بۆن مناگە من بڵێم ئەوەی دەستی چەندی دەکاتن ئەخر ئێستا لەکنە من دەوەرەقەی دەکات ئێستا احتیمالە بدەمە کابرایشکە بە 100 هزاریش نەیەوێتم بەس ئەمن لە بۆ زەوقەچی خۆم هینایتم دەزانم و حەزیشم لێ لە بۆ فیستیڤالی هینایتم ئەگە ناخۆم ئێستا مریشکەشم هەیە سیرامام هەیە قەزەمم هەیە نەوعیتکەم هەیە بەس ئەم زۆر ئیتیمان بوانت دەم ئەی پێم بڵێ با بڵێم چەندێک خەمەکانت دەڕەوتەوە کاتێک دەچێن ناویان لەگەڵیانی ئەمن زۆر جارەیە کە دەسمە ناویان سبیانان دەسم هەتا مەلا بانگەدا هەر ئاگاشم لێ نییە مەلای نیورانی بانگەدا زۆر دێمە خوارێ جاری وا هەیە نیورانان کە ناین دەخۆم دەسمە سەبان هەتا مەغریبێ هەتا عەسری نایەمە خوارێ زۆر خۆشە بەخێوکردنی بەس زەحمەتیشە دەبی زۆر ئاگار لێبی لەوە دا و دەرمان و تەڵقیعکردن و خواردنیان بدێ نابی خواردنیان بگۆڕی بنیان خاوینکەیەوە ناوەناوە دەرمانی ئیتیهاباتیان بدێ بەخێوکردنی بڕێک زەحمەتە بەس خۆشیش ئەوەی زەوقی لەگەڵی بخۆشە خواردنی ئاسایی ناخۆ خواردنیان تایبەتە هەر خواردنی تەیر و تاریت کەی دەدەمێ بەس ئەمە تێکەر دەکەم 6 نەوە خواردنی تێکەر دەکەم یەک نەوە خواردنی نادەمێ سڵاو لێبێ پێم بڵێ ئەمە چی پێدەگوترێک و لەکەی نێوە ئەتوو پەلەوەری بەخێو دەکەی حەزی خۆتە کەمێش بۆ ماماس بەڕێزی چاود ماچەکەم ئەوە ڕەسەنی کوردی پێدەگوترێ وەکو ینی لە 2010ەوە ئاوا ینی هاتیمە ناو پەلەوەرەی لە 2020ش ئەمن ناسرامە ینی مەسایبی دۆست و برادر و خۆشەویست و ئەوانە ئەوە ڕەسەنی کوردی پێدەگوترێ و ساڵانە فیستیڤالی پێدەکرێ و ڕەسەنی کوردی مواسەفاتی کۆ دەبی کوبی ماسەفاتی کڵاوە و گەردەنە و پۆپی تێ و شاپەڕە و هەیکەلە و ناو پشتە و ملە و کلکە و ئەوانەیە نرخەکانیان چەندە چۆن وڵی نرخەکانیان کاکە لە 50,000 هەتا 20 وەڕقەی دەچستن ئەوەی دەستی زەناوت چەند وڵی ئەوەی دەستی من ئەوە پێشتر بەیانی یەک دوو نەخسی هەیە لە باو نەخسانەی نەبەیانی وەکو ئەوانە ئەو گوارەی هەیە لەگە ئەو پۆپیتەی ڕعمانیە بێت و کەپس بە ئەو گوارەی نەبە هاتە دە 15 وەڕقەی دەکرد ئێستا ئەوها 600,000 داینێ چەندێک هاتێک بەخێویان دەکەی لە سێ ناویان خەمەکانت دەڕەوتەوە زۆر ینی
ئێستا ئەو بینێت لە بە ئیش و کاری بڕک لایەندا بڕایمەیانی کەم دەچمە ناویان ڕۆژێ ئێستا لەو ڕۆدا ینی لەو ڕۆژانەدا ڕۆژەیە 4 جار دەچم ڕۆژەیە 3 جار دەچم ڕۆژەیە 12 شەوێ دەچمە ناویان یەک شەوێ دەچمە ناویان یعنی خەمڕەوێنم بەڕاستی خەمە شتەکەمە بیلۆخم دەچمە دیارە و تەیرانە پێم بڵێ ئەمەی تۆ پلەی چەندەمی بەدەستێنا و مەرجەکانی چین تاوەکو پلەی یەکەم بەدەست بێنێ ئەوە ئێستا پلە یەکەمی هێنایە ئەلحەمدلله مەرجەکانی ئەوەیە کە بوو نمونە لەسەری دەست پێکەین دەبێت لوزەی سێخەڵ بیتن لوزەکەی ڕێکی جوان بیت دەندوکی جوان بیتن برۆەکەی دەموچاویان تۆڕە بێت دەبێت دەموچاویان تۆڕە بێت ئەو ژێرملەی نەبیتن گوارەی نەبیتن دەفەکی جوانی هەبیتن بە قووەت بیتن ئەو عەزەڵەی هەبیتن ئەو پەلەوەرە بەعامەتەن هەمووی عەزەڵەیە قیاسەکەی دەبێت جوان بیتن بەڵێ چەند دڵخۆشی کە پلەی یەکەم بەدەستێنێ وڵا ئێستا دڵخۆشیەکە زۆرە نەک بەس لەبەر ئەوە کە هاتمە ئێرە لە دوو هاتیمە کە لێرە برادەرانم دیتن دڵخۆشترم کە لەوەی کە بوومە یەکەم کە بۆ ئەو برادەرانە کە هاتم لێرە هەمویان دیتم زۆر دڵخۆش بووم ڕاستی بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لا بەخێوکەرانی باڵندە و پەلەوەر بوو ئەوان لێرەن بۆ ئەوەی یەکتر بناسن و سەیری باڵندە و پەلەوەری یەکتر بکەن هەیانە لەم جۆرە پێشەنگایانە کەسانی نوێ دەناسن و ئاشنا دەبن بە پەلەوەر و باڵندەی نوێ بەخێوکردنی ئەم جۆرە پەلەوەر و باڵندانە تۆزێک زەحمەترە لە چاو بەخێوکردنی پەلەوەری دیکە چونکە هەم بەخێوکردنەکەی ماندیبوونی زیاترە و هەم خواردنەکەشی تایبەتمەندترە جا ئەوانە دەڵێن ئێمە خولیایەکە بۆمان دروست بووە و کاتێک خەم و ناڕەحەتی و نیگەرانیمان هەیە دەچین لە دیار پەلەوەر و باڵندەکانی خۆمان دادەنیشین ئیتر ئەو خەم و ناڕەحەتی و نیگەرانیەمان کەمتر دەبێ یاخود نامێنێ هیوادارم چەند ساتێکی جوانی نێو ئەو پێشەنگایەمان بۆ ئێوە گواست بێتەوە تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ